کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا گەیشتووەتە جینی بەشێک لە گیانەوەران و زاوزێیان سسکردووە. لە ساڵی 1960 سەرووی 2000 کەرکەدەنی سپی لە جیهاندا هەبوون. لە ساڵی 1970 بوونە 15. بەڵام ئێستا تەنیا 2 دانەماون. ئەمە ناجینە، ئەمەش فاتوو. هەردووکیان دووادانە کەرکەدەنی سپی ڕەنگی مێینەی سەرجەوی. تاکە هاوتانێرەکەیان لە ساڵی 2018دا لە سوودان مردار بوو. ئێستا ئەوان لە کینیا لەژێر چاودێری تەواوی ورد و هەستیادا. چونکە لە ڕێگەی پیتاندنی دەستکردەوە ئاوسکراون و لە ئەگەری شکستی پرۆسەکە کەرکەدەنی سپی ڕەنگ هاوشێوەی داینۆسۆرەکان دەچنە کتێبی مێژووە. ئامادەکاری زۆرمان بۆ ئەم کارە کردووە. لە ڕاستیدا ئێمە تۆوی کەرکەدەنەکەی سوودانمان لە پێکهاتەی نایترۆجینی شردا هەڵگرت و لە ڕێگەیەوەی هێلکەکانی ناجین و فاتومان پیتان. ئەمە دوا هەلمانە، ئەگەر شکست بێنین ئیدی لەسەر ئەم زەویە گەورەیە تەنانەت یەک کەرکەدەنی سپی نامێنێت.